لە ماوەی ڕابردوودا پرسی چەکردنی حەزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ناردنیان بۆ نێوکەمپ بە گەرمی هاتووەتە بەرباس و هەردوو حکوومەتی تاران و بەغدا سوورن لەسەر جێبەجێکردنی پلانەکە. پێشتر سەرچاوەیەک لە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئاشکرای کرد. حکوومەتی هەرێم ئاگاداری کردوونەتەوە کە دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا لە سنوورەکانی ئێران بکشێنەوە و خۆیان بۆ چوونە ناو کامپ ئامادە بکەن. بەڵام تا ئێستا دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم لە ئاست ئەم پرسەدا بێدەنگن و لێدوانی فەرمیان نەداوە. بالالتزام الكامل بالعمل بقانون 28 لالایەکی دیکەوە هەفتەی پێشوو باسم عەوادی و تێبێژی حکوومەتی عێراق ڕایگەیاند سیاسەتی عێراق ئەوەیە کە نایەوێت ببێتە لایەنێک لە زیانگاندن بە دراوسێکانی و پاراستنی سەروەری عێراقیش پێویستی بە لێکتێگەیشتنی ئەمنیە لەبارەی سنوورەکان بۆ پاراستنی لە هەموو دەستدرێژیەک. سەرچاوێک لە حکوومەتی عێراق بۆ پێگەی عەرەبی جەدید ئاشکرای کردووە لەگەڵ هەرێمی کوردستان لە گفتوگۆدان لەبارەی گواستنەوەی کەمپ و بارگەی حەزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکانی ئێران بۆ ناوچەی دوور لە سنوورەکان بەغدا و کارە بە ئامانگی لەگەڵ نەتەوەی گرتوەکان ئەنجام دەدات بۆ پێی ئەو لانانە وەکو پەنابەر لە عێراقن و بە پێی پەیماننامە نێودوڵاتیەکان تیایدا نیشتەجێن بۆیە عێراق ناتوانێت دەریان بکات. ئەو سەرچاوە عێراقیە ئاماژەی بۆ کردووە کە بەغدا دەیەوێت حەزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان لە سنوور دوور بخاتەوە و ڕێگریش بکات لەوەی کە پێگەی سەربازیان هەبێت و دەیەوێت بە تەواوەتی چەکیان بکات. هەروەها لە کەمپەکانیشدا لەژێر چاودێری هەرێم و بەغدا دەبن و بەپێی ئەو ڕێکەوتنە ئەمنیەشی لە نێوان هەولێر و بەغدا کراوە ڕێگری لە هەرجۆڵەیەکی گوماناویان دژ بە ئێران دەکرێت. هاوکات سێ سەرچاوە لە هەولێر ئاشکریان کردووە هەرێم و بەغدا داوان لە نەتەوەی گرتوەکان کردووە ڕۆڵ بگێڕێت لە سەرپەرشتی و دروستکردنی کەمپی گەورەی پەنابەرانی ئێرانی هاوشێوەی کەمپی مەخموور تاوەکو دوای چەککردنی حەزبە کوردیەکانی ڕۆژهەڵات خۆیان و ماڵ و منداڵیان تیایدا نیشتەجێ بکرێن. یەکێک لە سەرچاوەکان لە هەولێرەوە ئەوەی ئاشکرا کردووە ئێران مەرجی ئەوەیە کەمپەکان 100 کیلۆمەتر لە سنوورەوە دوور بن هەروەها و کەسانش کە داواکراون ڕادەست بکرێن بەم جۆرە بێت کامپەکان ناکەونە ناو خاکی هەرێم و چەند شوێنێکی وەکو خانەقین و دوهۆک و موسڵ و تەنانەت گواستنەوەیان بۆ ئەنبار لە سنووری ئەردەن پێشنیاز کراوە. بە پێی پلان و بەرنامەی خۆیان ئەینێرن. لەمبارەیەوە جەباریاوەرە مینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە بۆ پێگەی عەرەبی جەدید ئاماژەی بەوە کردووە ڕێککەوتنەکەی بەغدا و تاران سەبارەت بە حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوون نییە. ئاشکراشی کردووە ئەوەی ئێران دەیەوێت لە ماوەی 20 ڕۆژدا بکرێت جێبەجێکردنی ئەستەمە هەر لەبەرەوەشە تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ لێدوانێکی فەرمی نەبووە. پێشی وایە باشتر وایە ئێران سنوورەکانی وەکو تورکیا بە خەندەق و دانانی کامێرا تۆکمە بکات. باشترە لەوەی 6 حەزبی کوردستانی کە ماوەی 40 ساڵە لەو ناوچانن بگوازرێنەوە بۆ کەم. باپەی زانیاریەکان تا ئێستا حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکیان با توندی چەکدانان ڕەت دەکەنەوە. دووبارەوە خەلیل نادری وتەبێژی پارتی ئازادی کوردستان ڕایگەیاندووە ئێران دەیەوێت بگوازرێنەوە ناو ناوچەکانی دەرەوەی هەرێم تا هەر کات بیەوێت بمان کوژێت. ئاماژەشی کرد ئەگەر بیانەوێت وەکو موجاهیدینی خەڵقمان لێ بکەن ناچارن بگەڕێنەوە ڕۆژهەڵاتی کوردستان.